کەناڵی BK4 لە خەمی هەمووان، کۆکەرەوەی کوردان لە تاراوگا بەگشتی لە ئەوروپا و بەریتانیا. کەناڵی BK4 بەناوی خوای بەخشندەی میهرەبان، برایان و خوشکانی بەڕێز، سڵاوی خوای پەروەردگارتان لێبێ لە هەر شوێنێکی ئەم دنیاە هەن. خوای پەروەردگار سبحانه وتعالى ئەفەرمێت: وفي السماء رزقكم وما توعدون. خوای پەروەردگار ئەفەرمێ ڕزقی ئێوە دیاریکراوە لە ئاسمان و ئێوە لەسەر زەویدا بە شوێنیان ئەگەڕێن. واتە ڕزق و ڕۆزی یەکێکە لەو شتانەی کە غەیبیاتن ئێمە نایزانین. الله سبحانه وتعالى هەندێک شتی چارەنووسسازێک کە دایناوە بۆ هەموو نەفسێک، بۆ هەموو شەخصێک کە یەکێک لەوانە ڕزق و ڕۆزیە و نادیارە ئێمە تەنها هەوڵ و پێکۆشانی بۆ ئەکەین، نازانین ئەو ڕزقەی ئێمە لە ژیانماندا چەندە. بۆیە ئەمە نمونەیەکە کە ئێستا ئێمە ئەمڕۆ لەم مەزرعی ماسیەین کە ڕاوەماسی ئەکرێ، ئەوەمان بیرەخاتەوە کە ئەو ڕاوەماسی کە ئێمە ئەیکەین نازانین چی بەنسیبمانە بێ. واتە هەوڵ و ماندووبوونەکانی ئێمە لە ژیانی ڕۆژانەماندا وەکو ئەو خلاپی ماسیەیە کە هەڵە بینە ئاوەکە، بەڵام نادیارە، نازانین ماسیەکی باشمان بەنسیبە بێ و یاخود ماسیەکی بچوو. دەبینین کە خەڵکانێک ماسی باش و چاک و گەوران بەنسیب دەبێ، ئەمە دیارە ڕزق و ڕۆزی ئەوە خوای پەروەردگار بۆی دیاری کردووە. هەندێک خەڵکیش ماسی بچووکی بەنسیبە بێ، ئەمەش هەر ڕزق و ڕۆزی خۆیەتی و نسیبەکەی ئەوەندە بووە. خەڵکانێکشن کە هیچیان دەست ناکەوێت، واتە خلاپەکەی ئەو هیچ ماسی ناگرێت. و ئەگەر ئێمە ئەو هەوڵە نەدەین، خلاپێ نەیەنین، هەوڵ بۆ گرتنی ماسیەکە نەدەین، دڵنیابین کە هیچمان دەست ناکەوێت. بۆ ئێمە لەسەرمانە لە ژیانی خۆماندا هەوڵ بدەین، تێ بکۆشین بۆ ئەوەی کە ئەو ڕزق و ڕۆزی خوای پەروەردگار کە بۆی داناوین و دەستی بێنین. جا کەم و زۆر ئەمە لەلای ڕەب العالەمین و خوای پەروەردگار بۆی دیاریکردین. بۆیە هەوڵ بدەین ئێمە لە حەدی خۆیدا هەوڵ بدەین بۆ کار و کەسابەتی حەڵال، لە حرامەکان خۆمان دوور بخەینەوە. ئەوەی کە خوای پەروەردگار سبحانه وتعالى بۆی دیاری کردوین، لە ئاسمان بۆی دیاری کرد، لەسەر زەویا بە شوێنی ئاگەڕین، قەناعەتمان پێی هەبێ. بەو شێوازە ئەم قەناعەت ئەمان کا بە کەسێکی دەوڵەمەند، کەسێک کە دڵمان خۆش بێ بەوەی کە خوای پەروەردگار بۆی داناوین هەموو شتێک بڕاوەتەوە و چارەنووسسازە لە لای ڕەب العالەمینەوە. ئێوەش ڕەحمەتی خواتان لێبێ لە هەوڵەکانتاندا، تەنها هەوڵی ماڵی حەڵال، هەوڵی وەبەسێنانی پاروی حەڵال و هەوڵی کار و کەسابەتی حەڵال وەکو ماسی ناوە و ئاوە کە ئێمە نازانین چیمان بەنسیبە بێ، دڵنیابین کە ڕزق و ڕۆزەکەشمان ئاوها بۆ شێوەیە نازانین چی ئەوێ بەنسیبمان. هێنە دەکەن خوای پەروەردگار ڕزق و ڕۆزیمان حەڵال بکە، ئەوەی کە بۆی دیاریکردین بە حەڵالی وەدەستی بێنین، دوورکەینەوە لە حەرام، بمێنن بە خۆشی هەموو کاتێکتان خۆشی و بەختەوەری کامەرانی بێ. السلام عليكم ورحمة الله وبركاته. کەناڵی BK4 کەناڵێک بۆ سەرجەم چین و توێژەکانی کۆمەلگا. BK4